لە شێوازی کوردۆنا یا قۆڵدارە بە پێچەوانی شێوازە هێدۆ ئێمە قۆڵەکانمان سابتە، ئەم بازوانمانە سابتە، کوردۆنەکان سابتن بۆ هەمیشە، کورسۆنەکانمان هابەسەر قۆڵەکانەوە. هاین لە سەرەتای باغبڕینە ڕەزبڕین دەستی پێ کردووە. هەندێک لە هاوڕێیان داوای ئەوە ئەکەن کەوا ئێمە مێوێک ببڕین و ویدۆی بگرین و پۆستی بکەین بۆیان. هاوڕێیان ئەگەر ئێوە گەرەکتان بێ بەم شێوازە فێری باغبڕین ببن، ئەبێ ئێمە 1000 مێو ببڕین و ئێوەش تماشای ئەم 1000 مێوە بکەن کە چۆن ئەبڕێت. هیچ مێوێک لە مێوێکی تر ناچێت. ئێمە گەرەکمانە ئوسوڵ و یاسای باغبڕین فێری ئێوە بکەین. ئێمە گەرەکمان نییە ماسیتان پێ بدەین، گەرەکمانە ماسیگیریتان فێرکەین. ئەگەر ئێوە ئوسوڵ و یاسای باغبڕین فێر ببن، هیچ کێشەیەکتان نابێت. ئیتر لێی ناپرسن ئەم مێومانە داربەسیە، ئەم مێوە خشۆکە، ئەم مێوە پاچراغیە، هەمووی ئەتوانن ببڕن. ئێمە ئەگەر یەک جار ئاینامەمان خوێند و گەواینامەمان گرت، ئیتر پێویست ناکە هەر جارێ ماشینەکەمان گۆڕی دیسان بڕۆین سەر لە نوێ ئاینامەکە بخوێنینەوە. هەر بەو گەواینامەوە شۆفیری ئەەکەیت. ئەگەر من مێوێکی داربەسیت بۆ هەرس بکەم، ئەی چی لە سنەتیەکەیەکەی؟ ئەگەر مێوێکی سنەتی هەرس بکەم، پاچراغیەک چۆن ئەتوانی ببڕیت؟ پاچراغیەک بتوانیت خشۆکێک چۆن ئەتوانی هەرس بکەیت؟ هەموو شێوازەکانی پەروەردەکردنی مێو بە داربەسی و غەیرە داربەسیشۆ بە 2 جۆر ئەبڕێن. 2 جۆرمان هەیە بۆ بڕین. برینێکمان قۆڵدارە، مێوەکەمان قۆڵی هەیە. ئەمە شێوازی کوردۆنە، قۆڵدارە، بازووی هەیە. ئێمە ئەم بازوومانە بۆ هەمیشە سابتە لەسەر بازوەکانمانە. هەم پەلمان هەیە، هەم سەرپەلمان هەیە، یعنی کورسۆنەکان ئاونە بەسەر قۆڵەکانمانەوە بۆ هەمیشە. برینێکی تریشمان هەیە کەوا مێوەکەمان قۆڵی نییە و لە ئیسلاحا پێی ئەڵێن هێددار، سەری هەیە. قۆڵەکانی هەموو ساڵێک ئەبڕین و تازەی ئەەکەینەوە. بازێک لە هەرسەکانمان بە شێوەی هێد ئەکرێ، قۆڵی نییە، بازووی نییە، وەکو پاچراغی. ئەسێمە ئەم مێوە هەرس ئەەکەین بۆ ئێوە ئەیبڕین تماشایکەن. ئەمە پارەکە سەمەرمان لێ گرتووە، ئەمەی تریشی هەر بۆ شێوازە. ئەمە بابەتێکە ناکە ئەیسێ 2 بە 4 بەکارەبێن یا 2 بە 6. 2 6 نزیکەکەیان 2 2 6.